دوای یەک مانگ لە پشودان بڕیارە ئەمڕۆ پەرلەمانی عێراق دەست بە دانیشتنەکانی بکاتەوە لە وەرزی یاسادانان کۆمەڵی یاسای گرنگ هەیە پرۆژە یاسا کە پێویستە لە پەرلەمان دەنگی لەسەر بدرێت هەروەها کۆمەڵی پرسی دیکە یەکلایی بکرێتەوە. من زیاتر قسە دەکەم لە بارەیەم بابەتەوە بەڕێز سەگڤان سندی جێگیری سەرۆکی لیژنەی ئاسایش و بەرگری پەرلەمانی عێراق لە بەغداوە لەگەڵم دەبێت. بەڕێز سەگڤان سندی ئەم کاتت باش. کۆبنەوەکەی ئەمڕۆی پەرلەمان کە تایبەتە بە چەند خاڵێکی گرنگ خاڵە گرنگەکانی کامانن کۆبنەوەکە بە بەشداری سەرجەمەندان پەرلەمانەکان دەست پێ دەکات ئامادەی هەیە بۆ دەستپێکی کۆبنەوەکان؟ پێشەکەی سلااف بووە بۆ بینەرێت تەلەڤیزیۆنا 24 بەلێ ئەبرۆ قەرار 11 پەرلەمان کۆم بێت لەسەر 5-6 خاڵە یەکجێ ئەوە هەندێک ئەندام پەرلەمانی نی بێن سۆن بخۆن و جەلسە نقطە دوێ و دەنگی سەر بدەن و هەندێک ئەوش بەری هەیڤەکێ مۆتەمەرێکی ژینگایەکی بالقاهرە و بالتقیرا لجنة صحة تقیرا خۆ بدت و یا پیشەسازیژە ئەوژە مەشروعەیەکە بێت بخۆینێت حتى نوكا نهضة دونات بساعات 12 تشتكي دي جلسة كارين تخوالي أبرو. بڕیارەکە سەرۆکی لیژنە هەمیشەیەکانی نێو پەرلەمان و لیژنانەی کە ماوەن یەکلایی بکرێتەوە ئایا یەکلایی دەبێتەوە لە دانیشتنەکەدا یاکەی ئەم بابەتە دەنگی لەسەر دەدرێت لە پەرلەمان کامە لیژنە بەرکورد دەکەوێت ئەم پرسانە ناو فراکسیۆنەکان یەکلایی بۆتەوە؟ حتى نوكا إكلاوي نبويا بس برا بتر لجنة إكلاوي بنا هندك لجنة إيمانا أوجك دي حفتي دا دي همي إكلاوي بتني إن شاء الله دي حفتي دا همي لجنة دي جي خاجران حفتا پروژه یاسای ساڵی ڕابردوو هەیە کە هێشتا لە پەرلەمان یەکلایی نەبووتەوە ئەمانە گرنگترینیان کامانن کە لە وەرزی نوێی پەرلەماندا دەنگی لەسەر دەرێت یا خوێندنەوەی بۆ دەکرێت؟ موچه قال مهمة نفط وغاز قالك مهمة أبيت هني اتفاقا شنغاري قالك مهمة يعني قبل بهاي بدا بشتي سردانا برای سروک حکومت هرم کردستان سردانا بغداد کرد پروژه دی زیتین وقت دنگ دانه لپا پرلمان عراق. باشە ئەوەی کە گرنگە ئێستا چاوەڕوانی زۆری لەسرە پرۆژە یاسای بودجەی 2023 عراقا ئایا پرۆژە یاساکە کەی دەگاتە پەرلەمان تەواو بۆ کارەکانی بۆی کە لە پەرلەمان خوێندنەوەی بۆ بکرێت و دەنگی لەسەر بدرێت؟ طبعا بروجة يعني يا موجة قالك مهمة شكو همي تشتغل داية تعيينات همي تشتغل داية بموجة بهكا موجة زيتين واخد نيت برلماني ودنسر ندت ده وضع اقتصادي همي عراقية دنا واجبة جبر هندجة همي حكومات جكو برلمان جك لازم كت كو زيتين واخد بيتا برلماني دا ودنك بسرداني ودا همي كاس افوزرات وهمي كاس كاري خابك. باشە وادەکەی دیاری نەکراوە کە کەی دەگاتە پەرلەمان؟ نه حتى نوكا كزمان توقي نكا بس بون نزيكا ديتن چون همي زور كاري سرت كن عجله لكن كو بيتا زيتين وقت بيتا برلماني دا حتى نوكا دف حكومتي باشە بەشێک لەو پرۆژە ساگرنگانە بەهۆی و ململانیە سیاسیانەی کە هەبوون هەڵپەسێراون یەکلایی نەبوونەتەوە دوێنێ جارێکی دیکە لایەنگرانی سەدر نوێژی بە کۆمەڵیان کرد و هاتنەوە شەقامەکان ئەمە کاریگەری لەسەر یەکلاکردنەوەی ئەو بابەتانە دەبێت؟ نه وەکو ئەو نوێژە تیار سەدری کرا يعني قلت بيجون قلتنا أبا مجرد شو بسياسة فانينا وش تأثير موجينا كتن نخ أو جدايش ببابتي. باشا. هميجة كتلة سياسية مستعجلة بوجين. بله. فراكسونا كرديكاني نيو برلماني عراق يك دنگو يك ريزن سبارت بو بابتاني كبيبيستا لبرلمان لبرجواندي كردا دنگي لسر بدريت ويك لاي بكريتوا. بله كتلة كرديكان زور ريكوت بكن بو موضوع خاص موجي دا همي متفقين سر إكراي. بله سەردانی سەرۆکی حکوومەت یاریمی کوردستان بەڕێز مەسرور بارزانی بۆ بەغدا کۆبوونەوەی لەگەڵ چوار سەرۆکایەتیەکەی حکوومەتی عراق چۆن دەبینن ئایا کاریگەری لەسەر یەکلاکردنەوەی ئەو پرسانە دەبێت لەسەر پرسی بوجە بە تایبەتی یاسای نەوت و غاز و کۆمەڵێک بابەتی دیکە کە لە بەغدا قسەیان لەسەر کردووە؟
بله هاتنا برز مسرور بارزانی سرک حکومت حریم کردستان الوقت کی گلک جان و وقت کی گلک گنجای دهات طبعا گلک تفاهمات باش چی بینو و يعني ريكا کی چت بیجن يعني ريكورد تک چه کرد بو همی پروژه نابینا ما و نابینا حکومت حریم کردستان و حکومت فدرالی دا نفط و غاز ماده 140 اتفاق شنغاری يعني قال بابتي دي تري او چت بیجن يعني دفعه کی باش دا وان پروژه کو بو پیش بچتن و زیتین وقت جه خواه بگرد. بله بارز سگوان سندی جگری سروکی لیجنه اسایش و برگری پرلمان عراق زور سپاس لبغدا و لگلمان بوی زن مگریتو بو کبونه و که سپاس بابشتارید.